گەر تەنها تۆ چاوەڕێت بکردایە بەڵام گەر ئەوانت بکردا هەر ئەوەش وای لێ دەکات خیانەت لە دڵدارەکەی نەکات ئەبێ بەجددی هەموو ئەو چاوانەی چاوبازیان بە جوانی ئینگلیزەکان لەگەڵ ئەکردی و چاوێکی بێگوناح نەبوون گەر سەبرت کردەوە بە ئاسمانێکی پڕ لە زۆر و جۆسانەوە فڕیت پێیان بڵێن تا شانە دەرنەبێت بە مەیدانی سەردەشت بە ئێوە نامرێ ئەو چونکە هەڵواسایە لە گردنتان نابێتەوە ئەو دەنگە شەرەف شکێنە واز و کرد ناکرێتەوە ئاگری ئازادی بە سنتەری میترۆ لە لەحزەی دیارنەمانی جوانەمەرگ تا ئەمڕۆ نزیک بووە لە خەم و داواکاریەکانتان ئەمڕۆژ هەمان خەمی ئێوە و هەمان داواکاری ئێوەمان هەیە خانەوادە سەر بەرزەکەی سەردەش عوسمان ڕێگەم بدەن بە کورتی ڕای سنتەری میترۆ بخەمە ڕوو دەسەڵات لە هەرێمی کوردستان ناتوانێ تا سەر بە دووفاقەیی مامەڵە لەگەڵ دیموکراسیەت و ئازادی ڕۆژنامەنووسی بکە بەو مانایەی ناتوانێت بڵێت پەیڕەوی دیموکراتیەت دەکەم و لەم لاشەوە دەستگاکانی کڵۆمدا بێ بە ڕووی زانیاری و ئازادی ڕۆژنامەنووسی کۆتوبەند بکە لانی کەم یاخود لانی کەمی بەهێزبوونی سیستەمی دیموکراتی فراهەمکردنی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەنووسیە ناشتوانین باز لە دیموکراسیەت و سیستەمی حکومڕانی بکەین بەبێ بوونی سیستەمێکی قەزایی سربەخۆی دادپەروەر تا هەنووکە سیستەمی قەزایی لە هەرێمی کوردستان و عێراق لە کەیسی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان کەم تەرخەم بووە تەنانەت یەک کەیسی تیرۆرمان نییە ڕایگشتی و خانەوادەی ڕۆژنامە تیرۆرکراوەکان ڕازی بکات کەیسی سەردەش عوسمان نمونەی زەقی دەربازبوونی بکوژانە لەو تاوانانەی کە لە ئەستۆیانە مانەوەی ئەم کەیسانە بەم شێوەیە پەیامی ڕوونیە و دەسەڵاتەیە لە کەمکردنەوەی کاریگەری ڕای ئازاد و میدیای سربەخۆ لە پرەنسیپەکانی لێپرسینەوە و شەفافیەت و سربەخۆیی دادگاکانمان و کۆتایی هێنان بە هەژاری و بێکاری سڵاو درود بۆ قوربانیانی بواری کاری میدیایی بۆ ئەو ڕۆژنامەنووسانە کە تەنها لەبەر کارەکانیان کە کاری ڕۆژنامەنووسیە تیرۆر کراون بکوژەکانیان دەربازیان بۆ لە سزا یا لەبەرەکانی جەنگدا بەهۆی کارەکانیانەوە شەهید کوران و بکوژەکانیان دیار نین یا بکوژەکان دیارن و دەستی یاسا نایەنگاتێ ڕسوایی بۆ بکوژانی ڕۆژنامەنووس شەرمەزاریش بۆ ئەوانەی کەیسی ئازادی ڕۆژنامەنووسی و شەیدانیان کردە بەردەبازی گەیشتن بە ناز و نیعمەتەکانی دەسەڵات و زۆر سپاس. On behalf of CPT, my teammates and I are honored to be here with you today. بە نوێنەرایەتی CPT و هاوڕێکانم لە ڕێکخراوی CPT ئەمڕۆ من شەرەفمەندم کە لەگەڵ ئێوەدام لێرە. We remember with you the life of Sardash Osman and express our sympathy for his death to his family and all of you. ئەمڕۆ ئێمە لێرە بیر لە ژیانی ئەو دەکەینەوە و ژیانی سەردەش عوسمان بەبیر خۆمان دەهێنینەوە لەگەڵ خانەوادەی شەهید سەردەش و لەگەڵ ئێوەدا. As an international human rights group, CPT is inspired and impressed by the life of Sardash Osman. وەک ڕێکخراوێکی نێودەوڵەتی CPT سەرسامە و هەروەها کاریگەرە بە کارەکانی سەردەش عوسمان و ژیانی سەردەش عوسمان لە هەرێمی کوردستاندا. His courage and commitment to tell the truth is an inspiration to us and to everyone.
ئازایەتی سەردەژ عوسمان بۆ گوتنی ڕاستیەکان لە هەرێمی کوردستاندا سروشتمان پێدەدا کە بەردەوام بین لەسەر ئەو ڕێگایە. We remember his word, we should talk as long as we are alive. When life ends, let my friends mark a period, start with another sentence. Okay. You can. Okay. Okay. ئێمە ئەوە بەبیر خۆمان دەهێنینەوە ئەو شەی سەردەژ عوسمان ئەو ڕستەی سەردەژ عوسمان بەبیر خۆمان دەهێنینەوە کە لە دوایین ئارتیکڵیدا لە دوایین وتاری داگوتی تا ئەو شوێنەی کە ماوین دەبێ قسە بکەین لەو شوێنەش ئێمە لێرە ئەم ڕستەی سەردەژ عوسمان بەبیر خۆمان دەهێنینەوە کە لە دوایین نووسینی داگوتی تا ئەم شوێنەی کە ماوین دەبێ قسە بکەین لەو شوێنەش کە ژیانم کۆتایی هات با هاوڕێکەم خاڵێک دابنێت و لەسەر دێڕێکی نوێوە دەست پێ بکات. As an international organization and in honor of Sardash Doshman, CPT calls on the international community to follow this case and find the truth and help bring truth to light. وەک ڕێکخراوێکی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستاندا ئێمە لەم بۆنەیەدا بانگ لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین و داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین کە بە دوواداچوون بۆ ئەم کەیسە بکەن و هەروەها بکوژانی ڕاستەقینەی ئەم کەیسە بدۆزنەوە. Again, we express our gratitude to you and are grateful to be here. Zor spas. ئامادەبوانی بەڕێز خزمان کەس و کار ئەندامانی پەرلەمان ڕۆژنامە نووسان دەستگاکانی ڕاگەیاندن بەخێر بێن بۆ نۆهەمین ساڵ ڕۆژی تیرۆری ڕۆژنامە نووس سەردەژ عوسمان. لە نۆهەمین ساڵیادی تیرۆری سەردەژ عوسماندا هەموو دۆسیەکان دەکەین بە یەک بۆ دادگایکردنی ئەو دەسەڵاتە. لە نۆهەمین ساڵیادی تیرۆری سەردەشدا یادکردنەوەی ئەو تاوانە ئازارێکی بە سوێیە. 9 ساڵە بکوژان بە ئازادی دەسوڕێنەوە و بەردەوامن لە ستەمکاری. لەم 9 ساڵەدا تیرۆری سەردەشتەکان هەروە بەردەوامە. ئەم دەسەڵاتە هەڕەشەیە لەسەر سادەترین ماف و ئازادەکانی خەڵکی کوردستان. ئەوانەی گولە دەنێن بە دەمی گەنجان و ڕۆژنامەوانانی کوردستانەوە ئەوانەی هەڕەشەی ڕاستەقینەن لەسەر سادەترین ماف و ئازادەکانی خەڵکی کوردستان مافیاکانی ڕفاندن و شوێن بزرکردن تاوانبارانی تیرۆرکردنی سەردەشت و سۆران و کاوە و ویداد و ئەوانی تر چەکدار و چەک بەدەست و ئامادە باشن بۆ ئەنجامدانی تاوانی گەورەتر بەرامبەر هەر کەسێک وشەی ڕاستی و حەق بەرامبەر ئەم دەسەڵاتە خێڵەکی و مافیایە دەڵێت. سوێی ئازاری لە دەستدانی سەردەشت قوڵتر دەبێتەوە. کاتێک دەبینین تەنانەت ئەو هێزە سیاسیانەی سەردەمانێک بەرژەوەندیان وای دەخواست دۆسیەی تیرۆری دەنگە ئازادەکان بەدەستەوە بگرێن. ئیمڕۆ بەرژەوەندیان وا دەخوازێ ببنە پاشکۆی سەرقافەی تیرۆریزمی دەسەڵاتدار. ئەو لایەنانەی سەردەمانێک بەرژەوەندیان وای دەخواست بە ڕواڵەت هەڵوێستی تون دژی تیرۆری دەنگە ئازادەکان بنوێنن ئیمڕۆ بەرژەوەندیان جۆرێکی تر دەخوازێ. بۆیە لەگەڵ بکوژان دەبن بە هاوپەیمان و شەریکە دەسەڵات. خەڵکی کوردستان دەمێکە حکمی خۆیان لە دژی دەسەڵاتدارانی ستەمکار و بکوژی ڕۆژنامە نووسان و دەنگە ناڕازیەکان دەرکردووە. بێگومان حکمی شایستەی خۆیان بەسەر ئەو هێزانەش دەدەن کە ئەمڕۆ پێدەنێن بەسەر ئاوات و ئامانجەکانی خەڵکی کوردستان و سەودا بە چارەنووسی خەڵکەوە دەکەن. ئامادەبوانی بەڕێز. بەڵێ بکوژانی سەردەشت و سۆران و کاوە و ویداد و دەنگە ئازاد و عەدالەتخوازەکان لە هەڕەمی سەرەوەی دەسەڵاتدارێتی وەستاون. چەند ڕۆژی تر لە پەرلەمانی کوردستان و لە نێو سەمای چەپڵە ڕێزانی ئەو ئەندام پەرلەمانانەی گوایە لە چەند ساڵی ئایندە نوێنەراتی ئێوە دەکەن دەبنا دەسەڵاتدار بەسەر سەری هەمووتانەوە. هەر ئەمە بۆ خۆی ڕاشکاوترین بەڵگەی پڕوپوسی ئەو پرۆفیشاڵەیە کە گوایە ئەوانەی لە هۆڵی پەرلەمان دانیشتون نوێنەری خەڵک و ئاوات و ئامانجەکانیانن. ئەو لایەنانەی کە کوشتن و دەم بە فیشەک داخستنیان کردووە بە پیشەی سیاسیان پێکهێنەرانی حکوومەتن لە کوردستان. ئەمە ناوەڕۆکی ڕاستەقینەی ئەو گاڵتە جارەیەیە کە ناویان ناوە دیموکراسی و پەرلەمانتاریزم. ئەمە بەڵگەی ڕیسوایی هەموو ئەوانەیە کە ناویان ناوە یاسا و دادگا و پۆلیس و ئاسایش. لە ڕاستیدا هەموو ئەمانە لەگەڵ پەرلەمانەکەشیاندا دەستگای داسەپاندنی تیرۆریزم و ستەمکارین.
دەنگدانیش جگە لە پرۆسەی بەگاڵتەکردن و بێنرخکردنی ژیانی چەند ملیۆن ئینسان هیچی تر نییە. ئایا ئەوە یاسای جەنگەڵستان نییە کار کەسێک بە بنەماڵە دەسەڵاتدارەکان بڵێ پشتی چاوتان برۆیە فیشک دەخەنە دەمیەوە؟ ئایا ئەمە مانای ئەوە نییە بە منتیقی ئەو بنەماڵانە هەر کەس و لایەنێک دەڕندانەتر ڕۆڵەکانی خەڵک بکوژێ لە هەمووان شیاوترە بۆ چوونە سەر کورسی دەسەڵات؟ کاتێک دەیان تاوانی ئاشکرای کوشتن ئەنجام دەدرێ. تۆمەتباران بە بەڵگەی ڕوون لە لای سەرجەم خەڵک دیار و ئاشکران. کەچی دۆسیەکان دەکرێتە سیناریۆ. لەسەر داوای دادگایکردنی تۆمەتباران تەنانەت پەلاماری گۆڕی قوربانیەکانیش دەدرێ. لەسەر داواکردنی مافەکان شەو و ڕۆژن لێ دەگۆڕن. لەسەر خۆپیشاندان و داوای مافی خۆ گەنجان و ئازادی خوازان لە بادینان زیندان و بێسەر شوێن دەکرێن. چێ باوەڕ دەکات خوێنی بێتاوانەکان لە دادگای کوردستان داد و مافی دەسەندرێت؟ 9 ساڵ بەسەر تیرۆری سەردەشت دەپەڕێت. 9 ساڵە ئێمە لە خوێنی جەستەی سەردەشت جان و ڕۆح و دڵمان خوێناوی لێ دەچۆڕێ. 9 ساڵە ئازاردان و سزادانی ڕۆحی جەستەی سەردەشت و ئێمە درێژەی هەیە. 9 ساڵە هەرچی دڕەقی دڕندەیە لەسەرمان تاقی دەکرێتەوە و ژیان و بوونمان هەنجن دەکات و دەمان هاڕێت. ئێستا بە دوای 9 ساڵ لە تیرۆری سەردەشتی ئازیز کارنامەی ڕەشی تاوانکاری ئەو دەسەڵاتە جەلاد و مافیایە بووە بە چێوێکی ڕەش. لەم 9 ساڵەدا تیرۆری سەردەشتەکان هەروە بەردەوام بووە و ئەمە بۆتە دێوەزمەی سەردڵی کەسێک کە بیەوەی وشەی حەق بەم دەسەڵاتە زاڵم و سەرکوتکەر و خێڵە چێ بڵێ. هەر بۆیە ئیمڕۆ یەکەمین ڕۆژەکانی تیرۆری سەردەشت پێدا دەگرین لەسەر داواکاری و مافەکانمان بۆ بە ساگەیاندنی تاوانباران و بکوژانی ئەو. تاکو بە ساگەیاندنی تاوانباران و بکوژان ئەم دۆسیە لە لای ئێمە و ئازادی خوازانی کوردستان بەکراوەی ماوەتەوە و بەکراوەی دەمێنێتەوە. ئێمڕۆ دەبوو بکوژانی سەردەشت و سۆران و کاوە و ویداد و ئەوانی تر جورئەت نەکەن لە هیچ کون و کەلەبەرێک بێنە بەردەم خەڵک. پەنادانی تاوانباران چ زای دەنگ پێدان و تەسلیمکردنی ئایندەیان پێیان بە ئەندازەی تاوانەکان بە ئازارە. بەڵام ئازارەکانمان ڕوخ و نەفرەتەکان ئەستورتر و باوەڕی قۆڵمان بە مافەکانمان و عەدالەت و کێشەکەمان ئەستورتر دەکا. ئومێدەکانمان گەورەتر دەکەن. ئەم دەسەڵاتە ستەمکارە زوو بێ یادرەنگ دەبێ باجی کارە تیرۆریستەکان و تیرۆری سەردەشت و ئەوانی دیکەش بدات. باجی ستەمکاریە بێسنوورەکانی بداتەوە. ڕۆژێک دەبێت لە دادگای عادیلانەی خەڵک وەکو سەرانی ڕژێمە دیکتاتۆر و سەرکوتکەرەکان سزای عادیلانەی خۆیان وەرگرنەوە. ئێمە ئیتر تاکە هەڵبژاردەمانە. تاکە ڕێگامان ئەوەیە کە داوای خۆمان لەگەڵ داوای سەرجەم خەڵکی ستەمدیرەی کوردستان لە دژی دەسەڵاتی ستەمکاری ئێستا بکەین بەیەک بۆ هەڵپێچانی دەسەڵات و تیرۆریست و سەرکوتکەر و دادگایەکردنی سەرانی تاوانکاریان. بەرز و بەڕێزە یادی سەردەشت عوسمان و هەموو ئەوانەی لە پێناو ژیان و ئازادی و عەدالەت جانیان بەخشی.